دڵپارێزی کوردستان بەرنامەی گەشەبێدانی توانای گەنجان سەنتەری چالاکی گەنجانی ڕانیان لە وەرزی نوێدا بەشی میوزیکی سەنتەر خولی میوزیک بۆ ئامێری گیتار بۆ ئێوەی بەڕێز دەکاتەوە. من هیدایەت عومەر مامۆستا لە پرۆژەی ناوپارێزی کوردستان سەنتەری چالاکی گەنجانی ڕانیان لە وەرزێکی نوێدا لە خزمەت فێرخوازان داین بۆ دەورەی گیتار بۆ ستایلی کلاسیک و پۆپ بە شێوازێکی تیۆری و پراکتیکی. ناونیشان ڕانی شەقامی مزگەوتی گەورە نزیک ئامادەیی کێوەڕەش.